سڵاو بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتا دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. ماوەی نزیکەی 4 ساڵە بە دیاریکراوی و لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە موچەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیەوەی کە بە چاودێری خێزان دادەندرێت ڕاگیراوە. لە ئێستادا هەوڵەکان بەکوێ گەشتن بۆ دووبارە گەڕاندنەوەی ئەو موچانە وەک دەزانرێت کە ئەم موچانە زیاتر ئەوانن کە ئەو ئافرەتانن کە بێهاوسەرن یا خود ئەوانن کە باری دارەیان باش نییە. وەڵامی بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیەکان چێ لە هەرێمی کوردستان بۆ گەڕاندنەوەی ئەم موچانە من ئەمانە هەموو بابەتێکی دیگەر کەمەتەوەرێک بۆ گفتوگەکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دەروون عومەر خەلیفە بەڕێوەبەری گشتی چاودێری گەشەبەدانی کۆمەڵایەتی گەرمیان. کاک دەروون بەخێربێت. زۆر سپاس. سەرەتا لەوە دەست پێ دەکەم ماوەی 4 ساڵەوە بەتایبەتی لە دروستبوونی قەیرانی داراییەوە موچەی چاودێری خێزان ڕاگیراوە. ئەم موچەیە فعلەن هەر ڕاگیراوە یاخود بە شێوەیەکی بنەڕەتی بردراوە کامیانە؟ موچەی چاودێری خێزان ئەو بەشانە ئەگرێتەوە کە حەوت بەشن لە ناو چاودێری خێزانە وەکو بێوەژنان و گەورەکچان، خێزانی زیندانی و قوتابی خێزاندار و پەککەوتە و چەند جۆرێکی نەخۆشی درێژخایەن. لە یەکی نۆی ساڵی 2015ەوە ئەو موچانە ڕاگیراون، ئەو موچانە نەبەردراون بەڵکو ڕاگیراون چونکە هیچ فەرمانێکی بەڕینی ئەو موچانەمان بەدەست نەگەیشتووە و تاوەکو ئێستاش ساڵانە ئێمە سەرژمێری نوێ ئەەکەینەوە و لە بەڕێوەبەرایەتە گشتیەکانە وەکو ئامار و وەکو داتا و زانیاری خۆمان تۆماری ئەەکەین و بەرزەکەینەوە بۆ وەزارەت. باشە لە ئێستادا دوای ئەم 4 ساڵە یعنی بەشێکی زۆری ئەوانەی کە سودمەدن نەم تۆڕە وەک دەزانرێت باری داراییان خراپە، ینی ئەوانە کە بۆ نمونەیان ئافرەتانی بێهاوسەر یعنی پێویستێکی زۆریان بەم موچەیە هەیە، دەنگۆیەکی شەیە بۆی کە دووبارە ئەم موچانە بگەڕێتەوە. ئایا لە ئێستادا هیچ هەوڵێکی بۆم بابەتە؟ ئێمە لە بەرواری 18 سێی 2019 لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە کۆی دەنگ بڕیارماندا لەسەر داواکردنی وەگێڕانەوەی ئەو موچانە لە ئەنجومەنی وەزیران و بۆ مەبەستەش لە مانگی 4 یاداشتێکمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە، بەڵام تاوەکو ئێستا وەڵامەکەمان بەدەست نەگەیشتوە، وەڵامەکەمان بۆ نەهاتوێتەوە سەبارەت بە گێڕانەوەی ماف و امتیازاتی ئەو کەسانەی کە سودمەند بوون لە چوارچێوەی چاودێری خێزانە کە زیاد لە 110,000 سودمەند بوون. باشە ئەم وەڵامە کە تاکو ئێستا وەرتان نەگرتووە دوای ئەم بەروارە خۆت دەزانی کاتێکی زۆرە، ینی هۆکارێکی دیاریکراوە هەبوو بۆی کە ئێوە وەڵامەتان دەست نەکەوێت؟ جارە لە سەرەتاوە هۆکاری ڕاگررتنی ئەو بڕە هاوکاریانە قەیرانی دارایی بوو، بیانووی قەیرانی دارایی بوو. ئێستا واوردە وردە قەیرانی دارایی تەرمایەکانی ئەڕەوێتەوە و باری ئابووری و وەباری دارایی هەرێمی کوردستانیش بەرەو باشتر ڕۆشتووە و ئێمە ئاگدارین لە معانات و لە سەختی ژیان و گوزەرانی ئەو تاکانەوە ئەو خێزانانەی کە سودمەند بوون لە لای ئێمە، بۆیە ئومێد دەکەین لەگەڵ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و دەست بەکاربوونیان لە هەفتەی داهاتوو ئومێد دەکەین کە هەم وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی نوێ و هەم وەزیری دارایی نوێ خەمێکی جدی لە ئەو بابەتە بخۆن و لە ئایندەیەکی نزیکا بتوانین بە هەموو لایەکەوە لە هەموو بەڕێوەبەرایەتە گشتیەکانەوە لیستی نوێ و پاکتاوی خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی ئەو شایستە دارایەن بۆ بگەڕینەوە. باشە، ینی زۆر جار هەر لە چوارچەوەی بابەتا گلەیی ئەوە دەکرێت کە هەندێک لەوانەی کە سودمەندن نەم تۆڕە ینی کەسانی شایستە نین، ئایا ئێوە بۆ خۆتان لە چوارچەوەی گەشەپێدانی کۆمەڵاتی گەرمیان کەسی واتان هەیە کە شایستەی موچەی نەبێت و موچەی وەرگرت بێت؟ ساڵی 2016 راپۆرتێکی بەنقی نێودەوڵەتی بڵاو بوویەوە سەبارەت بە لە بەشێکە ئاماژەی بە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و ئەو بڕە هاوکاریەی کە وەکو هاوکاری کۆمەڵایەتی مانگانە دابەشەکرێ لە هەرێمی کوردستانە بڵاو بوویەوە. لەوێدا ئاماژە بۆ کرابوو کە زۆرینەی هەرە زۆری ئەوانەی کە سودمەندن خەڵکانی ناشایستن و ئێمە وەڵاممان هەبوو و لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە وەڵامی ئەو راپۆرتەش درایەوە کە نەخێر بەو شێوەیە نیە زۆرینەی ئەوانەی کە سودمەند بوون خەڵکانی شایستە و مستحقن و پێویستیان بە ئەو بڕەهاوکاریە هەیە کە ماگانە پێشکەشیان نەکرێ و لە ناو لیستەکان و لە ناو ڕیزی ئەو کەسانەی کە وەکو
چاودێری خێزان موچە وەرەگرن و هاوکاری ماگانە وەرەگرن بێگومان خەڵکی تایەکە ناشایستە بووە خەڵکی تیا بووە کە نامستەحەقە بۆ وەرگرتنی ئەو بڕەپارەیە کە لە ڕاستیە ئەبێ ئەو کەسانە وجدانی مرۆڤانی خۆیان ئازاریان بدا کە لە ڕیزی کەسانێکی مستەحەق و کەسانێکە ئەوەستن بۆ وەرگرتنی موچە و هاوکاریەکی ماگانە کە فعلەن پێویستیان پێێتی و پێویستیان بە دەستگیرۆیە بەڵام بۆ ئەمەش ئێمە فۆرمێک لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئامادەکراوە کە لەگەڵ گێڕانەوەی ئەو مافی دارایانەی بۆ ئەم سوودمەندانە ئەو فۆرمەش دابەشەکرێ و پێمان وایە لە ڕێگەی ئەو حەقلانەی کە لە فۆرمەکەدا هەیە ئەتوانرێت تا ئاستێکی باش ئەو هاوکاریە ماگانەیە بگاتە دەست کەسانێک کە مستحقن. باشە باسی ئەو فۆرمەک ینی دەمەی لەسەر ئەوە پرسیارکەم ینی ئەم فۆرمە ینی چی مەرجوڕێنمایەکی نوێ تێدا بۆ ئەوەی کە کەسێک بێوێت ناوی خۆی تۆمەرکات لە چوارچەوەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیدا وە سوودمەند بێ لە موچەیەکە ماگانە پێما بێ 150,000 ئایا ینی مەرجوڕێنمایەکانی ئەوە چییە؟ ینی هیچ شتێکی تازی تێدایە کە جیاواز بێ لەو مەرجوڕێنمایانەی کە لە پێشووترا هەبووە؟ بڵێ پێدانی ئەو بڕا هاوکاری ماگانە بە سوودمەندانی چاودێری خێزان لە ڕابردووە بە پێ ڕێنمایی 24 بووە ژمارە 24 وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان دابشکراوەکە لەوێدا زیاتر لایەنی قانونی لایەنی یاسایی بەرجەستە ببوو بەوەی کە ئەو کەسەی کە فایل پڕەکاتەوە و داواکاری پێشکەشەکە بۆ بڕینەوەی هاوکاریەکی ماگانەوەکو بێوەژن یا گەورە کەچیان کەسانی پەککەوتە زیاتر لایەنە قانونیەکانی پەیڕەو ئەکرا ئێمە لەم فۆرمە هەوڵمان داوە کە لایەنی ئابووریش بەرجەستە ببێت و لایەنی کۆمەڵایەتی و دەرونیشی تا بەرجەستە بێوە هەڵسەنگاندنێکی باش بێ بۆ ژیانی ئەو کەسە و ژیانی ئەو خێزانە لە چەند لایەکەوە نەک تەنها لە ڕووی قانونیەوە بۆ ئەوەی ئەو کەسانی کە سوودمەند دەبن ئەو کەسانێک کە بڕا هاوکاریەکیان بۆ ئەبڕێتەوە فعلەن کەسانێک بن کە پێویستیان بە هاوکاریە ڕەنگە بە هەزاران بە سەدان و بە هەزاران خەڵکی خاوەن پێداویستی تایبەتە بێ خەڵکی بێوەژن و خەڵکی پەککەوتۆ بە ساڵاچوو هەبێ کە لە ڕووی ئابوووریەوە و بارودۆخی زۆر باش کەواتە ڕێنمایی و مەرجەکانی ئەم جارانی بە شێوەیە کە بتوانێت ڕێگە لە کەسانێک بگرێت کە بیانەوێت دووبارە ینی سوودمەند بن لەو موچەی کە پێشتەوەریان گرتووە بە شێوەیەکی وایە بتوانێت ئەم ڕێگرێ بکات؟ ئەو فۆرمانە بە شێوەیەکدا ڕێژراوە کەسانێک سوودمەند دەبن کە فعلەن پێویستیان بەو بڕە هاوکاریەیە واتە کەسانێک کە بارودۆخی ژیانیان باشە و لە نێو مجتەمەعا بە دەوڵەمەند یا لە ئاستێکی باشی بژێویان ئەوانە شمول ناکە. باشە لە ئێستادا توانای دارایی حکوومەت چۆنە بۆ گەڕاندنەوەی ئەو موچانەی کە ڕاگیراوە ینی بۆ خۆتان ئێوە ئاگادارن ئەوەی کە قەرانی دارایی لانی کەم ینی هەندێک باشتر بۆ لە جاران ینی ئاستی حکوومەت لەو ئاستایە کە بتوانێت ئەم موچانە دووبارە بەڕێنێتەوە لە ئێستادا سەبارەت بە بارودۆخی ئابووری و دارایی حکوومەت ئێماڵین باشتر بووە بەڵام من لە وەزارەتی دارایی نیم نازانم بەڕاستی خەزێنەی حکوومەت لە چی بارودۆخێکایە ئەوە تایبەتە بە وەزارەتی دارایی ئەوانە توان وەڵامی ئەوە بدەنەوە بەڵام ئەوەی کە خەمی منە ئەو موچانە بگەڕێتەوە ئەوەی کە خەمی منە داکۆکی لەو خێزانانە لەو تاکانە بکەم کە ئەو خەڵکە ڕەش و ڕوتەی کە پێویستی پێێتی کە زۆربەیان ئەو بڕاوکاریەی ئێمە پێیانە دەین ماگانە تەنها بەشی دا و دەرمانەکانیان ناکە و بەشی ئەیادە و فەحوساتەکانیان ناکە بۆیە ئەوە پەیوەندیدارە بە وەزارەتی داراییەوە بەڵام ئێمە پێمان وایە ئەو بڕە هاوکاریەی کە ماگانە ئەگەر دەست پێ بکرێتەوە و دابش بکرێت بۆ کەسانی سوودمەندانی چاودێری خێزان بودجەیەکی هێندە گەورە و قەبەنیە کە لە تااقەت و لە قودرەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی نەبێت ئەگەر ئەم بڕا بگەڕێتەوە بۆ ئەم خاوەن پێداویستیانە عنی بە هەمان بڕی پێشوو دەبێت یا خۆ گۆڕانکاری دەکەیت لە موچەکە بە پێی بۆ نمونە ئەو بارودۆخە کۆمەڵایەتی کە هەر خێزانێکی تێدایە ینی ئەمە دەکرێت بە پێوەر بە پێ ڕێنمایی لە پێشووە ساڵانی پێشوو بە پێی ئەو ڕێنماییە دابش کراوە بۆ هەر گۆڕانکاریەک لە بڕ و لە شێوازی دابشکردنی ئەو بڕە هاوکاریە پێویستە ڕێنمایی تازەی بۆ دەربکرێت لەلایەن وەزارەتی داراییەوە باشە بەڵام ئێمە پێمان وایە ڕێنمایەکە پێویستی بە هەموارکردنە و پێویستەکە ڕێنمایەکی نوێ
تایبەت بەو سودمەندانە دەربکرێ. باشە خۆ نیانی نزیکەی ماوەی 4 ساڵە موچەکە ڕاگیرەوە ئێوە بۆ خۆتان یانی وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆکو ئەوەی کە بەرپرسن لەم وەزارەتە یعنی هەوڵتان نەداوە لە ڕێی بانکی نێودەوڵەتی یاخۆت حکوومەتی عێراقەوە کار بۆ ئەوەی بکرێت کە ئەم موچەیە دووبارە گەڕێتەوە بۆ ئەم خاوەن پێداویستیانە؟ بەڵێ چەندین هەوڵ هەبووە من خۆم لەگەڵ ئەندامێتی وەفدێک لەگەڵ بانقی نێودەوڵەتی دانیشتوین کۆبنەوەمان کردووە و ئەوان ئامادەیان نیشاندا بۆ هاوکاریکردنی ئێمە و لەگەڵ وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەمان شێوە کۆبنەوەمان کردووە جەختمان کردوێتەوە و لە چەندین کەناڵ و لە چەندین ڕێگەی جیاوازەوە ئێمە هەوڵی گێڕانەوەی ئەو موچانەمان داوە بەڵام لە ڕاستیە ئەم موچانە جیاوازن لە موچەی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت چونکە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت خاوەن یاسایەکەن کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ژمارە 22 ساڵی 2012 کە لە 2011 کە پەرلەمانی کوردستان دەری کردووە تایبەتە بە ماف و امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان یاسایەک پشگیریانەکە یاسایەک بۆ بەچەترێک بۆ کەمەندامان ئەگەر چی لەوێش ئێمە گلەی و گازندەمان هەیە و ڕەخنەمان هەیە لەو بڕەکەمەی کە وەکو موچەی کەمەندامی پیان نەدرێ و کەمەندامانیش معاناتی زۆریان هەیە بەڵام بارودۆخی ئەوان لە بارودۆخی پەککەوتە و بەساڵاچ و بێوەژنان باشترە و ئەمان بەڕێنمایەکی وەزارەتی دارایی ئەدرێ کەواتە دەتوانین بڵێن یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە یاساگی تایبەت نەبووە بۆی ئەم موچەیە ڕاگیراوە یاسایەکیانە لێرە لە هەرێمی کوردستان هەرچەنە یاسای ژمارە 126 ساڵی هەشتای عێراقی هەیە تاوەکو ئێستا بەرکارە حکوومەتی عێراقیش لەسەر ئەوە کارەکە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان سەبارەت بە زیاتر لە 110,000 سودمەندی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیەکان لە دهۆکەوە تاوەکو گەرمیان ئێمە بە یاسای ژمارە 24 ساڵی 2004 کارەکەی حکوومەتی عێراق هیچ پەیوەندێکی بم بابەتەوە هەیە یعنی دەیتوانی هاوکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بکات بۆ دامیکردنی ئەم موچەیە؟ ئێمە وەفدێکی وەزارەتی دارایی عێراق سەردانی کردوین لەگەڵیان دانیشتوین لە ڕاستیە وەکو هەنگاوی عملی وەکو هەنگاوی فعلی هیچ هەنگاوێکمان لەوان نەبینیوە و هیچ جۆرە دەستی هاوکارییان درێژ نەکردووە کە هاوکاری ئێمە بن تەنها گۆڕینەوەی هەندێک زانیاری و هەندێک لیستی ناو و داتامان هەیە لە ینی مەرجە حکوومەتی عێراق و هاوکاری بکردا یعنی یاسایەکەیە بۆی کە حکوومەتی عێراق پابند کا بۆی کە فعلەن دەبێ هاوکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێ لەم بابەتەدا ئێمە وەکو هەرێمی کوردستان لەبەر ئەوەی هەم پەرلەمان و هەم ئەنجومەنی وەزیرانمان هەیە و وەزارەتی کتابەتمان هەیە بە کار و کاروباری کۆمەڵایەتی واجبی قانونی و ئەخلاقی خۆمانە موچە و ماف و امتیازاتی ئەو کەسانە دابین بکەین نەوەکو حکوومەتی عێراقی لە ئێستادا ینی هیچ بەرچاوڕوونیەکتان لایە یعنی مژدەیەکتان پێ بۆی کە بە هاوڵاتیانی بن بە تایبەتی تۆڕی سودمەندبانی کۆمەڵایەتی بۆی ئەم موچەی لە ئایندێکی نزیکدا بگەڕێتەوە هەوڵی جددی و خەمخۆرانە هەیە بۆ ئەوەی ماف و امتیازاتی ئەو کەسانە بگەڕێتەوە ئەگەر گەڕایەوە تەنها موچەی ینی لە یەکەم مانگە و بەیان حساب دەکریان موچەی ئەو 4 ساڵی کە فەوتاوە ئەویش هەژمار دەکرێت بۆیانیان چۆنە بابەتەکە ئەویان لای وەزارەتی دارایە بێ بەڵام ئێمە ئێستا هەنگاوی یەکەم ئەوەیە کە موچەکە ببەسرێتەوە دەست بکەینەوە بە دابەشکردنی موچەی چاودێری خێزان کە لە هەر 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان زائیدەن ئیدارەی گەرمیان کە 5 بەڕێوەبرایەتی گشتین لە 1 ساڵی 2015ەوە هیچ جۆرە موچەیەکمان لە چاودێری خێزان دابش نەکردووە لە چەند ڕۆژی هەرچەنە ببوورە هەرچەنە لە پرۆسەی تۆمارکردنی بایۆمەتریشا بەشداریان کردویانە بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی لە شاری هەولێر کۆمەڵێک خۆپیشاندان بەڕێوەچوو بۆ بابەتی گەڕاندنەوەی ئەم موچانە یعنی فعلەن ئەمە وەکو هەوڵێک دەتوانرێت سەیر بکرێت بۆ گەڕاندنەوەی ئەم موچانە ئایا دەتوانێت هیچ ئامانجێک بپێکەی لەو ڕۆوە ئەوە کاری ڕێکخراوەکان و تاکەکانی سودمەندی ناو چاودێری خێزانن ئەوە خۆیان ئازادن و ئەوە داوای مافێکی خۆیانەکەن ئێمەش پشگیری لە داوەڕەوەکانیانەکەین وەکو بەڕێبرایەتێک گشتیەکان بەڵام ئێمە ڕێکار و شێوازی خۆمان هەیە بۆ داواکردنی ئەو ماف و ئەو امتیازاتانەی کە ماوەی 4 ساڵە بەداخەوە بەهۆی قێرانی داراییەوە لێیان بڕاوە زۆر جاگلەی ئەوە دەکرێت کە ئێوەکو بربەسانی تۆڕی کۆمەڵایەتی هاوکارین لەگەڵ
ئەو پارێزەرانەی کە خۆبەخش لەم کەیسا کار دەکەن بۆی کە هەمانگیان لانی کەم گلەی ئەوانەیە کە هەمانگیان لەگەڵدا ناکەن ئێوە هۆکارێکی دیاریکرا هۆیە بۆی کە ینی ئەگەر حاڵاتێک دروست بووێ لە مای ڕابردوودا سەبارەت بە ئەو بەڕێزانەی کە وەکو پارێزەری خۆبەخش یا وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەو بوارە کارەکەن و پاڵپشتیەکەن ئێمە دەستخۆشییان لێکەین بەڵام من ئەتوانم بەناو بەڕێبرایەتی گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی گەرمیانەوە بدوێم قسە بکەم چونکە من لەوێ داوامی ڕۆژانم لەوێ خۆم بەرپرسی یەکەمم لەوێ حتما هیچ بەڕێزێک هیچ پارێزەرێکی خۆبەخش نەهاتووە و هیچ کۆمەڵگەیەکی مەدەنی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی نەهاتووە باس لەم کەیسە بکە و داوای خۆپشاندان بکە داوای داتا بکە تەنها ئێمە ساڵی ڕۆژی 8 مارسی 2017 بەڕێبرایەتی گشتیمان بە شانازیەوە لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی بواری ژنان لە سنووری گەرمیان لە پارکی قایمقامێتی قەزای کەلار ئێمە یادداشتێکی ناڕزاییمان ئاراستەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کرد و لەوێدا باسی معاناتی بێوەژنان و گەورە کچانمان کردووە و ئەوانەی کە لە چاودێری خێزان سودمەند بوون و باسمان کردووە ئەوە ماوەی 2 ساڵە موچەکانیان ڕاگیراوە ئەو کات 2 ساڵ بوو موچەکانیان ڕاگیراوە و پێویستە دەست بەجێ بگەڕێتەوە بەندە وەکو بەڕێوەبەری گشتی لەو گربوونەوەی بەشدار بووم و یاداشتەکە بەندە خۆم گەیاندومە بە ڕێز جێگری سەرۆکی حکوومەت باشە وەکو بەڕێوەبەری تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە پارێزەکانی هەرێمی کوردستان تا چەند هەماهەنگن بۆ ئەوەی کە ئیش لەسەرم کەیسە بکەن و ئێوە بۆ خۆتان حتمما لەگەڵ وەزیری کاروباری کۆمەڵایەتی بەریەکەوتن و دانیشتنتان هەبوو لە مای ڕابردوو بەڕوونی وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەڵامێکی داوە بە ئێوە سەبارەت بەم بابەتە بەڕێزان ئەو وەزیرانەی کە وەزیری کاروباری کۆمەڵایەتی بوون لە ڕابردووە هەر لە دەورەی ئێمە 2 وەزیرمان بینیوە کاک دکتۆر محەممەد و کاک دکتۆر ڕێکەوت بە دڵنیاییەوە هەمان ڕاوبۆچوونی ئێمەیان هەبووە و هەمان پێداگریان کردووە هەمومان بەیەکەوە دوایین هەوڵیشمان ئەو یاداشتە بوو کە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە لە مانگی 4 2019 و ئەو یاداشتە بەبێ جیاوازی ئیجماعی ئەنجومەنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە هەموو بەڕێبەرە گشتەکان و بە هەموو ڕایشکارەکان و جەنابی وەزیریشی لەسەر بووە و بە کۆی دەنگ ئەوما ئەو یاداشتەمان بەرز کردوێتەوە و داوامان کردووە مافۆ امتیازاتی ئەو کەسانە بگەڕێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان بەپێ ئەو سیستەمە دارایی کە هەیە لێرە وەزارەتی دارایی بەرپرسە لە پێدان و لە بڕینی هەر بڕەموچەیەک واتە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی دەسەڵاتی پێدانی موچەی نییە و ناتوانێت بڵێ ئەو موچەیە ئەگەڕمەوە ئەو ژمارەیەش کە زیاتر لە 110,000 کەسە بەڵام بۆ حکوومەت بودجەیەکی قورس نییە چونکە بڕی موچەکانیان کەمە سەرنجێکی کە هەیە بەوەی کە وەزارەتی دارایی ینی بەرچاوی ڕوون نییە لەو ئامارەی کە وەکو تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە پارێزگاکان تۆمار کراوە بەوەی کە لێی ئەوەی هەبووە بۆ نمونە هەندێک لەو کەسانە شیاوی ئەوەنی کە ئەم موچیان پێ بدرێت بۆیە ینی ئەم موچەیە لە ئێستادا بڕیاری سەرفکردنی نادا ئەم بابەتە وایە ئەو بابە پرسیارەکەی جەنابەت ئەتوانم بکەم بە 2 تەوەرەوە تەوەری یەکەم جۆری ئەو موچە خۆرانەی کە گومان بکرێ ئەمانە خەڵکانی وەهمین و لە لیستەکانە تەنها بەناو هاتوون بۆ چارەسەری ئەوە ئێمە سیستەمی بایۆمەتری جێبەجێ کراوە و سەرجەمی ئەو موچە خۆرانەی کە لە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە بەشی چاودێری خێزان بوون هەمویان داخل کراون لە سیستەمی بایۆمەتری و وابزانم ئیتر ئەوەی کە بەشداری سیستەمی بایۆمەتری کرد و بارومەتری خۆی وەرگرت تر گومانی تیان نامێنێ تەوەری دووەمی ئەو کەسانەی کە ئایا شایستەن یا شایستەنین بەڕێزان لە وەزارەتی دارایی لە ئەنجومەنی وەزیران ئەتوانن داوا لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بکەن و مودەیەکمان بۆ دابنێن بۆ نمونە ماوەی 2 مانگێکمان بۆ دابنێن بۆ پێداچوونەوە بە سەرجەم لیستەکان و دابشکردنی ئەو فۆرمەی کە باسم کرد پێشتر کە ئێمە لە وەزارەتی کار ئەو فۆرمە ئامادەکراوە بە ئاگداری و بە هەمانگی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە زۆر ماندوو بوون لەگەڵمانە لە ڕێگەی ئەو فۆرمەشەوە ئەتوانین
ئەو لیستانە بە شێوەیەک ڕێک بخەینەوە کە خەڵکانی شایستە و مستحقی تابێ و ئەم جۆرە گومانانە ئەم جۆرە خەوشانە لەسەر پرۆسەکە نەیەڵی. بە دیاریکراوی وەزارەتی دارایی ئەم گولەی بە ئێوە گەیاندووە یعنی وەکو بەرپرسانی تۆڕی کۆمەڵایەتی بەڵێ لە ڕابردووە وەزارەتی دارایی و وەزارەتی پلاندانانیش ئەم گلەیان کردووە بە پشتبەست بە راپۆرتی بانقی نێودەوڵەتی. باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە دەمەوێت دواسەرنجی خۆ دوا پەیامی خۆت لەم بەرنامەیە لەسەرم بابەتە بە ئێمە بینەران بڵیت. پەیامی منەوەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ وەزارەتی دارایی کە پەلە بکرێەوە بە زووترین کات ئاور لە ژیان و گوزەرانی سەختی چاودێری خێزان بدرێتەوە کە زیاتر لە 110,000 موچەخۆرن خەڵکانێکن لە نێو کۆمەلگا زۆر پێویستیان هەیە و خەڵکانێکن نەخۆشن خەڵکانێکی ماندوون خەڵکانێکی مزەحین بەڕاستی پێویستەکە بە زووی ئاور بدرێتەوە لە بار و دۆخ و ژیانیان و چارەسەرێک بۆ گرفتی ڕاگیرانی 4 ساڵی موچیان بدۆزرێتەوە و ئێمە شۆک و بەڕێبرایەتی گشتیەکان و وەکو وەزارەتی کاریش بۆ هەر هەوڵێکی لەم جۆرە ئێمە هاوکار و هەماهەنگ و پشتیوانە بین. زۆر سپاس بۆ دەروون عومەر خەلیفە بەڕێوەبەری گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان سپاس بۆ ئامادەبوونت دووبارە ببوورەکەوی لە گەرمیان و عزیزمانیای لەم بەرنامەیە ئامادە بیت. زۆر سپاس بۆیەوە دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.